عمری خوشویستا اکا عمری حاجی محمدی خوشویست و خوی و دۆستەکانی ئای لە دەست خەمی زەمانەی دایمە مات و دڵتەنگم واز دەکەم قوربانی دەستی خەڵکی دەبەنگم ئەوەی خەڵکی نەزانێ ئەمن تێدە پێشەنگم هەر دۆستەکانی خۆ من لە ژیان دەبنە ئاستەنگم دەیانەوێت چیمە بێت دەری بێنن لە چەنگم بەرامبەر کەسی نامەرد هەردەم دلێرە دەنگم با نامەردان بزانن ئەمن ئەوهایە سەنگم سەر بۆ هیچ کەس شۆڕ ناکەم دایمە ئامادەی جەنگم دەوەتەی خۆم دەناسم عشقی تاق و تفەنگم من مەردی ڕۆژی تاڵم کوڕی شەوی درەنگم من کوڕی سەرما و گەرمە شێری شەو و گەزەنگم تا شێوەی دار بە ڕۆیمە بەکسە بایەک نەعلەنگم لە خۆڕە شەپۆڵ دەدەم لە شێوەی دەریای مەنگم بۆ ئەموان دەسەلمێنم ئازا و مەرد و چەلەنگم باو زۆرەی فێرکرایمە لە مێژوو لە فەرەنگم عمر حازی محەممەد برای ئازا و چەلەنگم دەیڵم بۆ کاک عوماری وا هەز ناکەم دڵدەنگم ئەو شۆکە لە ئاهەنگم ئای کەس وەک من لەو دنیای ماندی و کەز و ماد نییە بەنەفرەت بی زەمانە بۆ هیچ کەس وەفات نییە باوەتی هەرچێبی ئەو بۆت باوات نییە لەگەڵ قەدەعری خودای سارە و دەسەڵات نییە دڵتەنگ مەبا لە بەرەوەی سەروەتی دنیات نییە مەعڵ و سەروەتی دنیا هیچ کات بێئافات نییە ئەوڕۆ ئەگەر نەبوون بی کەس دۆست و ئاشنات نییە بێزگەل لە خودای گەورە هیچ پشت و پەنات نییە خەڵکی پشتت لێ دەکەن لە هیچ شوێ جێگات نییە ئینسان هەمووی دەمریتن هەمووش لە یەک کات نییە خۆش بە حاڵی ئەو کەسەی مەرجی باقەبات نییە هیچ شتێ لەم دنیای بەبێ مەسلحات نییە کار بۆ مەسلحات نەبی کەس بەلاش لە دوات نییە عومەرجیان بە ئاگاوە لە زۆر شداگات نییە کاتێک ئەوتێت هەنگانەی کەس دۆست و ئاشنات نییە ئەوەی فێت پێ دەکەنی دوژمن کابرات نییە لە ماڵی خۆت دابنیشە هیچ دەرد و بەڵات نییە دنیا وەکو قومارە هەموو جارێ هات نییە هەموو جارێ هەر کەیف و شادی و سرعات نییە عومەر حازی محەممەد دەزانم ئاگات نییە هەرچی دووبەندی دانا ئامانزی نسیبات نییە کەس وەکو ئامانزیاخی لەو ئیشەی قەپات نییە بەسلامەتی عومەریە پێم نەڵێ وەفات نییە عمر حازی محەممەد حەتفیز و هەوات نییە حەتفیز و هەوات